تاریخی ڕوبەری وشکانی زەوی دەگرنەوە و لە سەدا دوانزەی دانیشتوانی جیهان نیشتەجێی ناوچە شاخاویەکانن. هەروەها زیاتر لە نیوەی ئاوی شیرینی خواردنەوەی مرۆڤ لە زنجیرە شاخەکانی جیهانەوە سەرچاوە دەگرن و لە سەدای 20 گەشتوگوزاری جیهانی لە ناوچە چیاکاندایە و نزیکەی 1 ملیار کەس لە ناوچە شاخاویەکاندا نیشتەجێ. زنجیرە چیاکانی کوردستان کە بەشێکی زۆری چیاکانی زاگرۆس و بەشێکی لە چیاکانی تۆرۆس پێکدێنن گرنگترین ئەو زنجیرە چیانن کە هەزارەها ساڵە بۆنە تەلانکەی ژیان و ژیانگەی کوردستان و بە درێژایی مێژوو ئەم زنجیرە چیانە ڕۆڵی گرنگ و بەرچاویان هەبووە لە پاراستنی خەڵک و نەتەوەکەمان لە مەترسی داگیرکاری و لە ناوچوون و پەناهی شۆڕەشەوی لە دۆڵیەکانی دیارەکەمان بووە لە هەر چوار ناوچەی کوردستان. هەروەها ناوچە چیاکان بوونەتە ناوچەیەکی گرنگی دانیشتوانی هەرێمی کوردستان. چیاکان لە سەردەمای دروستبوونیان دابەشبوون بەسەر چەند جۆرێکدا. ئەوانیش چیا گەکانیەکان. ئەم چیانە لە دەرچوونی تەرەستێشتی و ڕاق لە قوچەقەبنەکانیەکانەوە بۆ ساڵوزەوی دروستبوون. لە نمونەی ئەم چیانە چیای ئاگەی داخلی گەورە و بچووک لە باکووری کوردستان. چیا ڕاهەڵەکان. ئەم جۆرە چیانە لە بناوەدا دەشت یاخود بان بوو. ئاڵێژی سەرەکی ڕووبارەکان بەشی سەرەوەی دەشت و بانەکانیان ڕاماڵووە و وۆمیان کردوون. دۆڵی کەسب و کۆڵی لێ دروست کردوون. ئەو مەشانەی تەماڵێکەوە لەسەر شێوەی چیا دەرکەوتوون. نمونەش بۆ ئەم جۆرە چیانە چیاکانی خەرەبی مەزن. چیا تەکتۆنیەکان. ئەم جۆرە چیانە گرنگترین و مەزنترین چیاکانی سەرۆزەوی دەگرێتەوە لە نمونەی چیاکانی تۆرۆس و زاگرۆس. حقیقة بعض الكلمة مش بتعطي أكيد بدون عين زواج معناه بالمهنة هي بالمهنة الهون لقوا بخلو كتني أعجاب لبالمهنة الهون بدهم بعض يعني سبب شيئان كنا حمود زهانة دعوة كاريجي زوري لسنا وكل يخش معنا قد رجع عندوش تنافوي كيلو رجعنا كبرنز ساعة كهذا كان أمانة لبر أويك أمان بريكيا شيء بالمهنة برنزا أو شان بالمهنة ساعة سدينها أتواني بقول لا دمش لا زود كثير لا هاش أقولي ما هي لناسيس يعني أتواني سودي لوجهي لبرتي لبر أول كان ناسيس يعني هم ضد الخاطر وهم لهوي أرسل ساوكان أو شلون دوما منه لأن يجي تلك لأن مش تقابل بكل مخلوقين أجر هذا كمان مخلوقين أجر لكن لكمان يكسر سوى نتيجة السر أو لا نريك زورتين لا هاتيان هي أجل إنه بس يمكن لوي مخلوقين مرمالاتها لبد أو يشيلين نتيجة كان لو جايس مشكلة هي واقع ده تجارك بيز بوانا كتزيد يكون بشرة تبين يأخذ زوجي كتير لو جايش دستريبيوس كان خلال تكاني تجارك لو جايش سوشين بمرمالات كانوا لا يجي بكل ساماني ماسي ما زاني كلام بهاتين أو يعني كهين ناسنا يعني بين أجي كأول شيء ساسيالي هاي سبب كون ولا ما سيسلام ما هي بخش حالي وأنا منطقة شاباجة الكمان ناسي لبني باره الساحة هي بقولي ويكا ناسي كي ساسيالي وساديشة سنشيني بو بدي ما سيسلامون يرسلها شيء كتير كأتاني بأعطوني بغي دابلي مش هنجوينا ياخذ هنجوانية كاري هنجوانية أنا أساسي كان زور بشيء سوشيش ودتواندك بهم بهندتو ودهات الشباش بو منطقة كدس مشانتا لأن كل ما كان أقوليه بكيلا قشط جزات قشط جزات أنا أساسي كان بوي جنزاني أو هوار كان لبر زوري دي من كان لبر زوري شوكاني جي مورفولوجي كانت إما بس ناسي شيء بيادانه كنا ناسي شيء دشتكي لو ناسي دشتانا تنها يبدياده يكشي جي مورفولوجي علمي هو ولا دشتكان تنها دشتايه بتنقدر تقولوكيه كني بلان لناسي تياها أو ما ني لأنه بريش زور بتوكا تيا أبيني دول أبيني بان أبيني بيت أبيني دشتي تيا كان أبيني دليات كان أبيني أما نشامي وايد كدوا كشوي سرت واكيشي خلطة كده لأنه وزكاني بغي صان كبهار هامي بايز السنة لجوانتبين ديمانكاني ديمانكان
سەیران زۆرە دیمەنێکە بەڵام ئێستا لە کاتی پاییزە وەرەچۆ بۆ ناوچەچیایەکان زۆرە دیمەنێکی ترت ئەیەتی کەواتە سەرنجڕاکێشانی ناوچەچیایەکانی زۆرا زۆرەکانی لایەنێکی ڕاکێشانی گەشتی گوزارە لەم ناوچانە ئێمە ناوچەچیایەکانی بێگومان سەرچاوەکان پێوەکەی لەوەی ناوچەچیایەکان ناوچێکی تۆپۆگرافیا و بەرزنزمیکی ئاڵۆزی هەیە لەوانەیە گەیانی سەرچاوەکانی زە بۆ ئەو ناوچانە تۆ دەزانن هەروەها یاریکردنی ئەم سەرچاوانەی گوزارە لەوەی پاکدارکردنی ناوچەچیایەکان و ژینگەکەی پارێزین هەروەها بێتەوەی کەمکردنەوەی گروپەکانی دابینکردنی گوزارە هەروەها سەرچاوەیەکی شا بۆ دابینکردنی داهاتوو ناوچەچیایەکان لەبەر ئەمەیەکەیەکە باس لە ئەو سەرچاوانەی گوزارین کە لە ناوچەچیایەکان ئەتوانین بە شێوەیەکی باش دابینکرین یەکەم سەرچاوەی گوزار توانین بڵێن وزەی ئاو یاخود وزەی کەوتە خوارەوە یاخود جوڵانی ئاو ئێمە توانین ئەم سەرچاوانەی وزەیە سوودی لێبین بێگومان ئەم سەرچاوەی وزەی سەرچاوەیەکی تازەنەوە خۆنەوە گەڵ بەکارهێناوە بۆ سەرخستنی ئاو یاخود هەنێشتی کارەبای ڕۆژانە بۆ بەکارکردنی ئاشەکان ئەوشمان لێبین دەچێت ینی ئاشەکان تەنانەت چەند ساڵی پێشترە ئێستا بێگومان بە بۆی گەشەکردنی ئاگەرەکانەوە لە سەدەی ڕابردووە زۆربەی ناوچەچیایەکان ناوچەکانی زستان ناوەکان بە ئاشەوە بۆ ناوچانی کە سەرچاوی ئاوی هەبووە ئاشیان دروست کردبووە بەکارکردنی دانەوە کە پێداویستێکی سەرەکی ناوچەکە ناوچی چیاکانە کە گومان لەبەرەوەی ناوچەیەکی زۆر دۆ و چەند و سەرچاوی ئاوی هەمیشەیی هەیە بەردەوام دەتوانین ئەوە سەرچاوانە بەکاربێنین بۆ بەدەمێنانی وزەی کارە ئەی چۆن کە ڕۆژی چیا بۆ یادێکینەوە لەبەرەوەی کە ئێمەی کورد بەشێکی لە چیاکان و هەمیشە لە چیاکانەوە لەکێنرا بەڕێزان یەکێک لەو شتانەی کە زۆر کوردی پێوەکێنراوە جیبال ئەکرادە لە زۆرێک لە سەرچاوەکانی سەرەکانی ناوەڕاست هەمیشە کورد بە یاخود ئەکراد جەبەلیون ناسراون یان بە جیبال ئەکراد ناسراون هەر لە پێش تەمان لەبەر ئەوەی کوردستان وڵاتێکی شاخاویە و چەند زنجیرە چیای بڕۆد و درێژی گرتوێتەوە لە سەردەمانی پێش ئیسلامەوە ناوی کورد بە چیاوەی کرد پەش فتوحاتی ئیسلامیش تەمان وڵاتی چیایی بۆ لەبەر ڕۆژهەڵات و تەعاون سومالەکان هاتوون ڕاستە و ڕاست کەوتەوە هەرێمی چیاکان لە چێوە وەریانگرتووە لە داڕۆشتنی ئەو کە سیستەمە کارگەڕی ساسانیەکانەوە وەریانگرتووە کە پێش ئیسلام لە مۆتەکەیان بوو ساسانیەکان بەم ناوچانەیانەوە کوهستان یاخود کوهستان هەر ئێستا وشەی کوێستانیش هەر لە کوهستانەوە هاتووە کە ئەم مۆنتیقانەی ئێمە لە پێش سەردەمی ساسانیەکانە بە کوهستان ناسراون لێرەدا شعرێکی بەشار بن بورد هەیە کە لە سەردەمی ئومەویەکانە ئەم پیاوە کۆتایی سەردەمی ئومەویەکاندا ژیاوە زۆر سەرنجی ڕاکێشان کە ئەتوانم بڵێم کۆنترین ئاماژەیە کە ناوی کوردی چیاکانی کورد و کوردی تێ هاتبێ لە سەردەکانی ناوەڕاستدا شعرەکە بەشار بن بورد هەڵێ جو ونربى مثل الجبال الكردي منبعث الصف هزيم الرعد يعني كادك باسي تشياكاني كلك عليه تشجع الانسان وكو تشياكاني كردامي وكو تشياكاني كردامي كذا يعني تيابر بناو هوركان داو وريدان بين سمو او اولاد الوسكاني كذا برامبري انا اما الشانازي في خلط بايم او تشياكاني كردانوا كتشند السخت والتون وتشندر دنگانوي هو نسبكانا يعني الشيء اللي كده هذا شعب البرد عليه جبال بها اكراد صم صخورها شيء كيكا كرديكايا بلدكاني ياخذ تاويركاني بهيز وخورادر وبدو كامجدي سان تساوي كان جاي سرنجا هو هذا زور شوي تبدا بورمنا كاتب معجم البلدان ياخذ قريدو والله مثلا مسلمان كان هادون ناوزندي كردكانيا باكراد جبليون كردوها بورمنا ياخذ حمبي بعشرة كاتب باسي كردستان كان معجم البلدان ده على الاكراد الجبليون يعني بناو ناوي وياخذ في ناس يقول لك مسلمان كان يتر بجبال الاكراد ياخذ جبل الكرد وصفيان كردوها بورمنا لزور لابودا وكان ده كردستان بجبال الاكراد ناسراوه يعني لزور شوينا كل هاد بجبال الاكراد يعني لجيبوت كردستان كاتشر كردستان جدا كردوا كشيناوي كردستان ياخذ ام شوارتي وجغرافيك كرديكيا هاد بجبال الاكراد ناوزت كراوه لزور شوينا بورمنا
کاتێ شێخدری مارانی پێچێت بۆ لەو کوردانە کە لە سەردەمی ئەیوبیەکانە ڕۆڵێکی سەرەکی هەبووە شێخدری مارانی منطقەی هەولێرە کەچی کاتێک کە ژیانانەکەی خوێنینەوەی لە ئەمان ساڵە ئەڵێ لە گوندی محەممەدیە لەکوێوە وڵاتی کوردان ناڵێ کوردستان ئەڵێ لە گوندی محەممەد لە جیبال ئەکراد لەدایک بووە کەسانی یعنی جیبال ئەکراد دیسان بۆتە ناسناوێک بۆ چیاکانی کوردستان بۆتە ناسناوێک بۆ وڵاتی کوردان کە باس کراوە تایەوە هەروە کاتێک خانی مەغۆلەکان غازانی پەیامێک بۆ سوڵتانی مەملوکەکانە لێرێ نامەیەکە نووسێ لەو نامەیە زۆر سەرنجڕاکێشە ئەڵێ ئەم نامەیە نووسیوە لەکوێوە كتب في العشر الأوسط من شهر رمضان سنة 700 هجرية لكن نامەکەی نووسیوە بجبال الأكراد واعتدى ناوچەی چیاکانی کوردستان کەواتە هەموو ئەمان ئەومان پێڵێ کە پێش دەرکەوتنی کوردستان ناوی کوردستان جیبال الأكراد بووە واتە شوێنی چیاکان بە کوردەوە ناسراوە طبعا هەرێمی چیاکان باسمان کرد کە زادەی ئەوەیە کە ئیقلیم الجبال یاخود هەرێمی چیاکانی یا بەلد الجبل هەمیشە وەکو ناوی کوردان ناسێنراو بووە و لە زۆر جوگرافی ناسان ئەم سنوورەیان ئاماژە پێ کردووە کە لەکوێوە بۆ کۆ دەگرێتەوە کۆنترین نەخشە کە ئێمە هەمانە لە کتێبی سوورەت الأرض ابن حوقەلە کاتێک باس کراوە کتێبی سوورەت الأرض ابن حوقەل کە یەکێکە لە کتێبە جوگرافی ناسە مسلمانەکان ئەم پیاوە لە ساڵی 367 کۆچی واتە 970 زاید ملاحظە بکەن 1100 ساڵ دەردەهێزێت ئەگەرسی کەنفاوەندی خۆر لەسەر شار هاتوۆتە دەرەوە و قاچی سوور لەسەر شارکاری نیشانەیە بۆ ئەوەی کە لە کوردەواری خۆمانە بە تایبەتی لە مستەڵاحێک هەیە کە لە جەژنا بەکاری ئەڵێ خۆر ڕومێک بەرز بۆتەوە تا نوێژی جەژن بکەین کە بە هەمان شێوە لێرەیە مەشهەدەکە ئەوە شانەیە کە خۆر نزیکەیە بنێ یان زیاتر بەرز بوو بێتەوە بەم شێوەیە وێنەیان کردووە وازیمەنێکی ترمان هەیە کە سەرکەوتنی پاشای ئەکەدی پاشا دەرەمسینە کە ئەم میلە لە ساڵی 1970 لە شاری سووسە دۆزراوەتەوە تەمەن پاشا دەرەمسی لە ساڵی 2254 2280 پێش داین فەرمانڕەوایی میسۆپۆتامیا کردووە و چەندین جار هێرشی کردووەتە سەر نەتەوەکانی باکووری میسۆپۆتامیا بە تایبەتی لولوبیەکان و بەم شێوەیە ئەگەر سەرنج بن لە ناوچەیەکی شاخاویدا بەسەر لولوبیەکان ئازاڵ بووە و ئەو وێنێژی کە لە بەردەمی مەڕێستانە هەیە ئەوەی دەربەندی گاور کە هەندێک لە بۆچوونەکان پێیان وایە شوێنەوارناسەکان بە تایبەتی دکتۆر پێی وایە کە ئید و خێزێر بێت بە هەمان شێوە لە ناوچەیەکی شاخاویە ئەویش شەڕی کردووە لەگەڵ پاشایەکی ناوچەکەی خۆی و بەسەری ئازاڵ و پاشای شاری مارگا بووە لە نزیک کەرکووکی ئێستا و دیمەنێکی ترمان هەیە بە تایبەتی ئەم جۆرە دیمەنانە لە سەردەمی ئاشووزینیە زۆر دووبارە ئەبێتەوە هەر لە پاشا شەڵمانەستەوە ئەبێت بڵێن هەتاوەکو پاشا ئاشووربانی خاڵ کە چەندین جار هێرشیان کردوێتە سەر وڵاتی ئۆراتۆ کە وڵاتی ئۆراتۆ لە دەوروبەری 1960 پێش داهیدا ئەمەزن لە ساڵی 1940 پێش داهی کۆتایی تێدێت و لەم دیمەنەدا ئەگەرسەی دێن ئەسوعارەبانەیەک دەرئەکەوێت کە پاشا شەڵمانەست لەگەڵ حیمایەکەی و خزمەتکارەکەی و جەنگاوەرەکانی بەسەر شاخێکدا سەر ئەکەون وەک ئەبینن ئەسپەکە بە ئاسانی ناتوانێت بچێتە سەرەوە بۆیە کەسێک ڕۆژمەی ئەسپەکە ڕائکێشێ و بۆی بگاتە سەرەوە ساڵاتیانە ئێمە ساڵانە ساڵاتی ئاوا بۆ شێوەیە ئەکەین وە کۆلیژ زانستە مرۆڤایەتیەکان لە بەشە زانستی جیاوازەکانمان ئەم ساڵیش بە هاوبەشی لەگەڵ بەشی جوگرافیا لەگەڵ بەشی شوێنەوەر هەڵساین بە دروستکردنی یاخۆ بڵێن پێشکەشکردنی چەند زنجیرە سیمینارێک دەربارەی ئەم ڕۆژە کە هەموو ساڵی لە 11 هەموو ساڵەکان یادی ڕۆژی چیاکرێتەوە ئەم یادش بێگومان بڵێ لە ئەنجامی ئەو دروستبوونی ئەو گری و گرفتە ژینگەی و مرۆیانەوە دروست بوو کە سەری هەڵدا کە لە ساڵی 2003ەوە لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە بڵێ دەستنیشان کرا بەنسبەت سیمینارەکانی ئەم ڕۆژمای خبڵێن چاڵاچەکانی ئەمڕۆمان بریتیە لە 4 سیمینار 2 سیمیناریان پەیوەندە بە جوگرافیاوە 2 سیمینارەکەی تریان پێوەستە بە لایەنی شوێنەواریەوە 4 سیمینارە دوانیان جوگرافی دوانیان شوێنەوار بەنسبەت جوگرافیەکانەوە دانی یەکەمیان لەلایەن بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سۆران حەمە ئەمین پێشکەشەکرێت دەربارەی وزە سەوزەکان لە ناوچەتیایەکان چۆن ئێمە توانین ناوچەتیایەکان وەک سەرچاوەیەکی وزەی سەوز بەکاربێنین یاخود بڵێن سوودی لێوەربگرین لایەن دووەمیشان بریتە لە سیمیناری گرنگی ئابووری
گشتیاری لە ناوچەتیایەکان کە خۆم پێشکەشیەکەم گرنگی لایەنی گشتوکە لایەنی گەشت و گوزار و لایەنی ئەو کەرستە کانزا جیاوازانی کە لە ناوچە شاخاویەکان هەیە ئێمە تۆ نەتوانین استیفادەیان لێ بکەین لایەنی دوو سیمینارەکەی تریش لایەن بەشی شوێنەوارەوەیە کە هەریەک لە بەڕێزان مامۆستا جەزا لەگەڵ بەڕێز دکتۆر زریان سەرۆکی بەشی شوێنەوار پێشکەشیەکە دەربارەی ئەو شوێنەوار ناسانەی ئەو بڵێ لایەنی شوێنەوارانەی کە لە منتەقەیەدا هەیە ئامانجی سەرەکیمان لە ڕێخستنی ئەم سمینارە لە ناو زانکۆ ئەوە بۆ یەکەمیان ئەمە وەک چاڵاکێکی بەشەکانی خۆمان چاڵاکیەکانی زانستە کۆلیژ زانستە مرۆڤایەتیەکان کە بەردەوام چاڵاکی هەیە ئەوە لایەنی یەکەمە لایەنی دووەم ئەوەیە کە خوێندکارەکانمان ئێمە بناسیێنین لەوەی کە بەردەوام ئەم گیر و گرفتە ژینگەیانەی کە لە ناوچە شاخاویەکانە هەیە ڕوبەڕووی ئەبێتەوە و ئایا ئێمە لە داهاتووە چۆن ئەم ناوچە شاخاویانە کە هەرێمی کوردستانی ژۆک لە دیارە بە ناوچەیەکی شاخاوی ئەناسرێت جیا ئەکرێتەوە لە ناوچەکانی بەشی باشوور و ناوەڕاستی عێراق بۆی کە ناوچەیەکی شاخاوی ئەم ناوچە شاخاویانە ئایا چۆن ئێمە پارێزگاری ژینگەیەکانی لێ بکەین چۆن دارستانەکانی پارێزین چۆن سەرچاوەکانی پارێزین چوە هەوایەکی خاوێنکینەوە یاخود بە خاوێنی بیهێڵینەوە ئەمە تەنها بۆ ئەوەیە کە خوێندکارەکانمان شارەزای ورد و درشتی هەم لایەنی ژینگەیەکان و هەم ناسینی ناوچەتیایەکانی خۆمان بن.